سۆماتەوەریشکەمان ئامادەیە تایبەت بە یادی سلێمانی تەوەرەکەمان تایبەتە بەوەی کە چالاکیە سیاسیەکان لە شاری سلێمانی بۆ مەبەستەش میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولخالیق سابیرمان کردووە نووسەر و مامۆستای زانکۆ. مامۆستا سپاس بۆم دەرفەتە بەخێر سپاس بۆ جەنابدان و بۆ کەناڵەکەشتان ئەم بەخێربێت. زۆر سپاس. مامۆستا وەک لەینەکە تەوەرەکە باسمان کرد سلێمانی مەڵبەندی بزاوتە سیاسیەکان و چالاکی ڕۆشنبیرەکان بووە بە درێژایی مێژوو. بۆ چوونت لەسەر سەرەتا پیرۆز بێت یادی 239 ساڵەی دامەزراندنی شاری سلێمانی. بەڵام لێرەدا شتێکەیە تەمەن پیرۆزە لە هەموو سلێمانی و لەگەلی کورد و ئەوانەی کە زیاتر خەمخۆری ئەم شارن لە هەر بوارێکدا بوو بێت. یادی سلێمانی کاڵە 239 ساڵە ئەوە ئەگەڕێن بۆ 1984 لۆ دەست پێکا 239کە و 239کە گواستنەوەی پایتەختی منیشتینی بابانە لە قەڵاسوالان و بۆ سلێمانی. بەڵام پێش 1984 سلێمانی بە 3 ساڵێک دروست بووە ئەو مێژووە جارێکی ترە بێ دەستکاری کرێتەوە بە پێی سەرچاو مێژوویەکان بە پێی سەرچاو مێژوویەکانەوەی کە لای ئێمە هەیە و باسیشم کردووە چەند ساڵ لەمە پێش پێم وابێ لە کەناڵی کوردستان بوو ئەمێرە کوردستان نیوزە کە ئەوە متووە تنازم ئەوە هەر ئاوا هاتووە لە زۆر شوێنەکان تر هەر ئاوا هاتووە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیش پێرارەکە لەگەڵەوە بەڕێزانی ئەنجومەن و چەند مامۆستا کچە کەسێکی ترە باسیەوە. باشەکەواتە مامۆستاگە بە شێوەیەکی گشتی باز لە مێژووی سلێمانی بکەیت بۆ کێ گەڕێتەوە و بە شێوەیەکی ورد باسی بکەیت. وەڵامی ئەمە دێمە وەڵامەکەی بەڕێز کاکەکەمیش دێنەوە. باش سلێمانی پێش ئەوە تەمەن پێشتر پێش زین هەبوو کول لە نووسینەکانی خۆما باسیشم کردووە هەبووە بۆ تەمەن شاری ئەو کاتانە زۆر بچووک بووە. سەرڕێگەی بازرگانی بۆ لە نێوان ئەکباتانە واتە هەمەدانی ئێستا لەگەڵ ناوچەکانی شام مەسەڵەن حەڵەبە و دیمشق ئەو کاتانە هەبووە و لەگەڵ باکووری کوردستانی ئێستا لێ ئۆچێتەوە بۆ ئەستانە نەبوو لەو کاتانە دەرگوازێکی بازرگانی بووە لێرەوەش لەو دیۆ لە کوردستانی ئێران و لە ئێران من ناوچەکانی ترەوە سەرڕێگای بازرگانی بۆ هاتوون شارە زۆرتر هاتوونتە سلێمانی و سلێمانی و ڕۆشتوتە بۆ ئەو شوێنانێتر بەڕێی کاروانیە کەواتە سلێمانی مێژوویەکی دێنی نیە پێش زین ئەمەی کە باسەکرێ ئەمە هی سەردەمی بابانەکانە ئەمە جیایە و ئەوە جیایە ئەوە شتێکی ترە. بەڵێ مامۆستا لە باسی ڕۆژهەڵاتیشمان کرد لە ڕۆژهەڵاتی کوردستانیشەوە خەڵک هاتۆتە سلێمانی و ئەوە مەسەلەی بنیانانەکەی ئێستا ئەگەر ڕێگەم بن ئەوەش باسەکە منم زای پرسیارکە بەهۆی کار و پیشەوە دواتر تێکەڵاوی خێزانی دروست بووە و بەڵێ بەڵێ تەمەن ئەو کە سلێمانی بنیات ئەنرێ پێش ئەوەی پایتەختەکە بگوێزرێتەوە خۆ ئێستا کە پایتەختەکە لە هەڵاتی وەکو دەستی کاراتەوە بەڵێ بەڵێ 1940 هاتۆتە سلێمانی پایتەختەکان گواستوتەوە خۆ پێش ئەوە خۆ خەڵکە نایەتە ئەم گرد و دەست شتا غێر بینا کراوە دوکان کراوە خانوو کراوە شوێنی تر کراوە سەرا کراوە ئەوە لێرەدا باس ناکرێت چکە بەرەوەی تەوەرەکەتان شتێکی ترە ئەوەیە اینجا ئەوانەی کە دەستڕەنگین بوون لە ڕووی بیناسازیەوە لە شاری بان و سنەی ڕۆژهەڵاتی کوردستان و هێناوێن بۆرە ئەوانە کارامە بوون لە ڕووی بنیادنانی خانووکردنا. زۆربەی خانووەکانی سلێمانی ناڵن هەمووی زۆربەی خانووەکانی سلێمانی لە شێوازی دروستکردیان لە خانووەکانی شاری سنە چووە. بۆچی لەوێ هێناوێنە چونکە لەوێ منیشتینی ئەردەڵان هەبووە. منیشتینی ئەردەڵانەکە پێش بابان دروست بوو زۆر دەمێکە ئەو دو پایتەختیان شاری سنە بووە لەوێ وەستای کارامە هەبوو لە شێوازی دروستکردنی خانووەکانە. ئەو خانوانەی کە لەوێ بۆ پایەکانی دیوارەکانی 2 مەتر پان بووە لە سلێمانیا بوو هەل جارێکان چون 6 ساڵ پێش بۆ گەڕە کۆنەکان چەند خانووەکە پیشانان پێشەوەی بڕوخێندێکیان ڕووخاون دیوارەکانە 2 مەتر پان بوو ئەمە هینی شێوازی سنەیە لەگەڵ کەمێکی هیبانە کەواتە ئەو شێوازی خانوو دروستکردانە هاتوو بۆ ئێرەش کە وەستاکانیان زۆر بە زۆری خەڵکی ئەو دوو شارە بوون. بەڵێ مامۆستا بچینەوە سەر سیاسیەکان. سلێمانی بە درێژایی مێژوو لانکەی شۆڕش بووە یاخی بووە لە دژی زوڵم و زۆرداری چەندین بزوتنەوەی سیاسی لەم شارەیە سەری هەڵاوە. ڕاستە ئەوە بەڵام ئەوە من لە کتێبی خۆشمان بڵاو کردێتەوە چەند ساڵ لەمەوە پێش ناتکرێت بە دوی درێژی باسکرد چکە ماوەکەتان کەمە ئەزانم یەکەم راپەڕینێک کە لە شاری سلێمانیدا کرا بێ بۆ ئەوەی بۆ سەربەخۆیی کوردستان ئەوڕەحمان پاشای بابانە. ئەوڕەحمان پاشای بابانێکە کە لە پاشاکانی یا بەڵمی میرەکانی منیشتینی بابان ساڵی 1911 ئەوانە هەستی کرد کە هەردوو کە دەوڵەتی عوسمانی ئەمە زوڵمێک لە
نەتەوەی کوردەکە شێوەیەکی راپۆرینێکی چەکداری ئەنجامدا و هەتا نزیکی باقوبەش ڕۆژ تاان باقوبە نزیکی بەغدا هەیە دەوری 50 کیلومتر دوورە تا ئەوێ ڕۆژ بەڵام بەداخەوە یعنی خەریب و سەرکەوتنی بچێتە والی بەغدا بگرێت کە والی بەغدا گردی عنی میسۆپۆتامیای گرتووە چونکە ویلایەتی بەغداد مەڵبەندەکەیتی سنتەرەکەیەتی باشە بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە برازایەکی خۆی لەژێرەوە لەگەڵ دەوڵەتی عوسمانی ڕێکەوت و سوپای عوسمانی لە ڕێی کوسنجەقوانەوە هێنا سلێمانی و دوایی کە پیاوت تەبەن خەڵکی من ناوچەکە پیاوت خەڵکی چون پیاوت وتیان ئەوە برازاکات هاتووە سوپای عوسمانی هێناوەتە ئێرە و مەگەڕێرەوە دەستگیرت دەکەن لە ناچاریە لە ڕێی نەگەهاتە بۆ سەر نادە شارە دووش لە خوارد دەربەنیخانەوە چوو بۆ لای میرانی منیشتنی ئەردەڵان و لەوێ مایەوە ئەوە بەڕاستیەگەرەوە نەبووە گۆڕانکاریەک لە هێنا دروستە بوو لە مێژووی کووردا دروستە بوو دوای ئەویش بە چەند ساڵێک دوامیری بابانمانە ئەحمەد پاشای بابان ئەحمەد پاشای بابانی ژێکی کرد لە میرە نەتەوە خوازەکانی کورد ئەو پێشتریش کە کوڕەمیر بوو لە یەمەن بووە خوێندێتی لەوێ شۆ دەسوسی زۆری هێناوە کات نیە لێرا باسیکەین ئەوەش هینێکی کردووە بیستێتی ئەمە لەوەی عەبدوڕەحمان پاشا فراوانترە ئەم بیستێتی نەک لە ژە دەسەڵاتی دەوڵەتی عوسمانیا خۆ ڕزگاکە ژە دەسەڵاتی دەوڵەتی قاجاریشە شعرەکەی شێخ ڕەزا هەیە ئەو کاتە شێخ ڕەزا مناڵ بووە لەگە باوکی هاتووە ئەحمەد پاشای بابان وان ساڵی 1840 شتێک ئەوانەیە نمایشێکی سەربازی لە بەردەمی سەرا کردووە شێخ ڕەزای تاڵەبانی کە مناڵ بووە لەگەڵ باوکی هاتووە توتی باوکە ئەوە چییە ئەو هینانە ئەو سەرباز و شادەتی ڕۆڵە ئەوە میر ئەحمەدە ئەم میر ئەحمەدە کەسێکی نەتەوەی ئێوێ هیم بکات ئێوێ سەربەخۆی پێکات بۆیە دوایە شێخ ڕەزا تەمەن بیری مناڵی تیژە شێخ ڕەزا کە گەورابی ئەم شێعرە دادێت بە بیرم دێ سلێمانی کە دار المولکی بابام نە محکومی عەجەم ئەو دیویان ئێران و نە سوخڕێکێشی ئاهلی عوسمان بوو ئەوە باشترین بەڵگەیەکە تەمەن شتی تریش هەیە لەو کاتانە هەر ڕۆژهەڵاتناسەکان هاتوون ئەوەشیان دووپات کردێتەوە کە شتێکی وا بوو ئەحمەد پاشاوی کردو بەڵام بەداخەوە لە ساڵی 1850 منیشتینەکەی لەلایەن نەجی پاشای سەرکردی سوپای عوسمانی منیشتەکە ڕوخێ بەڵام سلێمانی هەروازی نێناوە یعنی ئەو بناغی کە دایناوە بۆ ئەو نەتەوەی بۆ ڕۆشنبیریەکەشی کە سێکوچکەی بابانمانەیە لە بوارە دەوێتەکە ناوی سالم کوردی درێژە پێدەری بووە دوای ئەوە راپۆڕی نووسن نەبوو بەڵام بوارە ڕۆشنبیرەکە هەر هەبووە درێژە پێدەری ناوی سالموانە مەحبیە و دوای شاعیرەکانی ترە و زێوەرە و ئەوانە هەموو ئەو بوارە ڕۆشنبیریە درێژەی پێدرا دوای ئەوەی کە لە سەدەی سەرەتاکانی سەدەی بیستەمە بە کۆتایی هاتنی من جەنگی جیهانی یەکەم شێخ مەحموودی حەفید ئەویش داوای لە ئینگلیزەکان کە دویستان بێن داگیریکەن دوو کەسی نات بۆ لای ماشاڵی جەنەرال با بڵێن ماشاڵی بەریتانی لە کەرکوب و داوای لێکردن کە ئێمە ڕێگا بۆ ئێوەکەین وەسماکە ئێوە بێتە ناو شاری سلێمانیەوە بە مەجێک ئێوە حکومی کوردەکان لە بەرچاو بگرن ئابە و ئیتیفاقە هاتنەوە بوو لە تشرینی 1911 یەکە حکوومەتی شێخ مەحموود لە سلێمانیدا دامەزرا بە لەژێر سایەی دەوڵەتی بەریتانیا باشە مامۆستا لە کۆی هەمووی ئەوانەی کە باستان کرد ئەتوانین بڵێن کە سلێمانی تا چەند بۆتە پێگەیاندنی کەسایەتیە هونەری و هەروەها شاعیر و ئەدەبەکان بە هەمانشێوە و سیاسیەکانیش لە پاڵیا بەمانشێوە جیاواز لەو کەسایەتیانە ڕابردوو لە ئێستا تا چەند گرنگی بەمان نادرێت و تا چەند کەسایەتی لەم جۆرەمان هەیە کەسایەتیمان زۆر هەیە بەڵام زۆر بەسەرعی بە ئەوەی مکرد دوای حکوومەتێکەمە ڕوخی حکوومەتی دومی شێخ مەحموود دروستە بێت خوانەی هێنەوە لەکوێتەوە لە مانگی 1922دا لە 1923 تێکە چێبێنی ئینگلیزەکان و شێخ مەحموود سلێمانی بە باباران نەکرێ شێخ ئەچێتەوە منتەقەی شاباژەروانە دوای حکوومەتی سێم دروستەکات و لە مانگی 6 1923 ئەمانە هەموویە دوای حکوومەتەکەی ڕوخی لە مانگی 1924 بەڵام کە شێخ مەحموود ئەوە ئەڵێم و دوایی وەڵامەکەیتەوە جەنابەت ئەو لە 1990 کە سەر دەربێنی بادام شێخ مەحموود ئەگیرێ و دەبرێت بۆ بەغدا و لێو محکەما کرد دوایی محکەمەکەی دەستێدارەوە بە دوورخستنەوەی بۆ هەندستان لە سلێمانیدا بۆ یەکەم جار لە باشووری کوردستاندا لە شاری سلێمانی ساڵی 1990دا جەمعیەتی سیاسی دروست بێت ئاماژە بۆ بدرێت جەمعیەتی سیاسیمان زۆرە من ناتوانم لێرەدا باسی بکەم چونکە زۆرە لە هینەکەی خۆمای لە کتێبەکە یەکەم جەمعیەتی سیاسی لە سلێمانی ساڵی 1990 دروست بێت اینجا دوای جەمعیەتی سیاسی دروست بێت اینجا لەو جەمعیەتە سیاسانەوە لەگەڵ جەمعیەتی ڕۆشنبیری لە سلێمانیا دروست ئەبن ئەمانە ڕۆڵێکی گەوران هەبووە بۆ پێگەیاندنی کەسانی ڕۆشنبیر و کەسانی سیاسی لەوانەی کە لە سلێمانیدا لەو کاتانیا لە ڕووی سەربازی و لە ڕووی ڕۆشنبیری و لە ڕووی سیاسیەوە
کە ڕۆلی گەوران بینی و لە سلێمانی من ناوی چەند کەسێک گێرم چووکە زۆرە یەکی لەوانە مەسەن محموود جەودەتە حامد جەودەتە حەمەد ڕەحمان ئاغایە حەمدی بەگی بابانەوە لە جەمعیەتەکە مستەفا پاشا یا موکیە مستەفا سائیبە ئیسماعیل حەقی شاوەیست زۆرن ئەمانە ڕۆلی گەوران بینیوە لە جەمعیەتە سیاسیەکان مامۆستا کاریگەری ڕۆشنبیران و شاعیران بە تایبەتی لەسەر بزاوتە سیاسیەکان لە شاری سلێمانی بۆ نمونە کامەران مکری گۆرانی شاعیر ئەدیبانی تریش تا چەند کاریگەریان لەسەر بزاوتە سیاسیەکانە بۆ لە شاری سلێمانی ڕووناکبیرانی کورد هەتا لە سەردەمی حکوومەتەکەی شێخ مەحمووددا حکوومەتی دووەم و سێمی دوو چین هەبوو لە سلێمانی چینی منەوەر واتە ڕووناکبیران بەڵێ ڕووناکبیران بوون ئەمانە چینێکی تریش پیان وتن جلخوارەکان کە سەر بە دەوڵەتی عوسمانی بوون ڕاستی و جلخوارانە ڕۆڵێکی خراپیان بینی لە ڕوخاندنی حکوومەتەکەەکانی شێخ مەحموود کەمی نەبوونیان زۆری نەبوون مامۆستا وڵای زۆر بوون بەڵێ زۆر بوون و کاریگەریان هەبوو ئەگەر ئەوە نەبووە ئەو کاتانە دەوڵەتی بەرەتانیان لە حەزی یەکەمی دەوڵەتی عوسمانی بووە بۆ شێوەیە شێخ مەحموود هێنایەوە کاتی خۆی حتا حکوومەتی یەکەمیش هەر بۆ مەرجە بووە بە هیچ شێوەیە نابێ سەربازی دەوڵەتی عوسمانی لە ناوچەی سلێمانی منەوە بۆ شێخ مەحموودێکیانی چەک کرد هەندێکی شارچەکەکانیان دانا و ڕۆشتن جلی کوردیان پێلەبەرکردن و ڕۆشتن بەرەو ناوچەکانی تر بەس ڕەواندوز مابوو ناوچەی ڕەواندوز باشە ڕووناک بینانی کورد لەو کاتانەدا چ شاعیر بن چ نووسەران بن چ کەسانێکی تری بن ئەوانە ڕۆلی گەوران بینیوە ئەوانە بەشێکی زۆریان ئەندام بوون لە جەمعیەتە سیاسی و ڕۆشنبیریەکانە بەشێکیشیان بەشێک لە ئەدیبان مامۆستا بەڵێ ڕووناکبیران کەڵێ ڕووناکبیران هەمێگرێتەوە بەشێکیشیان هەرخۆیان شاعیر بوون و ڕۆنیان هەبووە لە ڕۆژنامە گۆڤارەکانە وتاریان نووسیوە دەستەی نووسەران بوون زۆر بوون ئەمانە ناوەکانی ناوتێ ئەمە شێخ نووریە ئەمە زێوەرە کە شاعیر بووە ئەمە بێکەسە ئەمە کەسانێکی وەکو کامەران مکری کامەران مکری و لە دواییایە ئەو لە ساڵانی پەنجاکانە پیرەمێرد ئەوە پیرەمێرد حەسەن نازم بەگە ساڵە قەفتانە ئیتر زۆری تریش هەیە ئەمانە کە ڕۆلی گەوران بینیوە لە جەمعیەتەکانە لە گۆڤار و ڕۆژنامەکانە بابەتیان بڵاو کردوێتەوە تەنانەت یەکێ لەو کۆمەکی مامۆستا بزاوتە سیاسیەکەیان کردووە ڕۆشنبیران ڕووناکبیران بەگشتی ئەزانی چەندین جەمعیەتی سیاسی لە ساڵی 1990 هەتاکو ساڵی 1940 لە سلێمانیا دروست بووە ڕاستە لە شوێنەکانی تری کوردستانیش دروست بووە لە ناوچەی مەسەلەن هۆلەویر و لە کۆیە و لە شوێنانی تر و لە مەتەقی دووەقوانش هەبووە بەڵام ئەوەی سلێمانی زۆرتر بووە ئەمانە ڕۆڵێکی گەوریان بینیوە حتا ڕۆژنامەی ژیانەوە کە لەژێر ساڵی 1924 کە ئەکرا ژێر سایە دەوڵەتی بەرتانیا لە ژمارە 19 بابەتی مێژووی بڵاوکراوە دەسەڵاتداری بەرتانیا ئینزاریان کردن وتیانە بابەتە مێژویانە نابێت دوای بابەتی سیاسیش و دوژمانی 56مین ژمارەی بوو دوای بەرتانیەکان داخست ئەمە بوونی سیاسی لێدێ یعنی ئەگەر ئەمە گرنگ نەبێت کاریگەری ڕۆشنبیرانە لەسەر بزاوتی سیاسی کاریگەری ڕۆشنبیرانە لەسەر هوشیارکردنەوەی نەتەوەی لەسەر بزاوی سیاسی و ڕۆشنبیریش جەمعیەتەکان هەمیان سیاسی نەبوون جەمعیەتی نیشمان هەبووە ڕۆشنبیریشمان هەبووە کۆمەڵی زانستی کوردارمان هەچەندە لە بەخا بوو ئەوەش گرنگی خۆی هەیە زۆرمان هەبووە لەو کەسانە حتا هایان بووە لە ناو دەوڵەتی لە ناو حکوومەتی عێراقیا پۆستی گەورەی هەبووە بەڵام دەوری بینیوە ئەمیزەکی بەگا زۆری تریش بوون لەوانە ئەمە جەمال عیرفانە ئەوە خۆی حل لە ساڵی 1920 دا جەمعیەتی سیاسی دامەزران و بەرتانیەکان سەران سڕماوە ئەمە کێرم جەمعیەتە سیاسیانە ئەوە پیاوی کەسێکی وشیار بووە زۆری تریشمانێ ناوەکانە ناترێت لێرەدا لەبەر ماوەکەکەمە ئەمانە ڕۆڵێکی گەوران هەبووە ئەم جەمعیەتە سیاسیانە ئەو کۆمەڵە ڕۆشنبیریانە و ئەو ڕۆژنامانەی کە دەرچوون و کاتانەدا چنی هێنی و چی ئاشکراش ڕۆڵیان لە بزوتنەوەی ڕۆشنبیری و سیاسی نەتەوەی کووردا هەبوو هەتاوکو ئەم دقیقەیە باشە جیاواز لەم و ئەمانی کە باسمان کرد پێم خۆشە باس لەو شەڕ و ڕاپەڕینانە بکەیت کە خەڵکی شاری سلێمانی ئەنجامیەوە ئەتوانین بڵین کە ئەم شەڕ و ڕاپەڕینانە هۆکارەکەی بۆچی گەڕاتەوە بۆچی هەمیشە خەڵکی سلێمانی بەم شێوەیە بووە و ئەو زوڵم و نەعەدالەتیانەی کە بەرامبەری کراوە بێدەنگمان نەبووە لە ئاستیا ئەو ئێمە نەبێتە مبالەغا بڵێ بۆ شاری سلێمانی زۆربەی زۆری ڕۆشنبیرانی نەتەوەی لە باشووری کوردستان سلێمانیا بووە ئەوە بە بەڵگە و دلیلەوە چەندی شاعیرمانەیە چەندی ناوی سیاسیمانە چەندی کەسایەتیمانە چەندی مێژوو نووسمانەیە چەندی هونەرمەندمانەیە لە دوای ساڵانی چەندین مەسەن زمانەوانمان هەیە چەندی کەسانی ترمان هەیە لە ڕووی کۆمەڵایەت لە ڕۆکانی ترەوە زۆر بن بەڕاستی ینی ئەمانە حتا هەندێکی شاپلەی وەزیریان هەبووە ئەوە میزێکی بەکە ئەوە ماجد مستەفایە ئەوە کەسانێکی تریش بوون
تۆفیق وهابیە ئەمانە ڕۆڵێکی گەوران هەبووە لە بوارە ڕۆشنبیری و سیاسێکەشە ئەمانە هەندێکیان لەژێرەوە جەمعیەتی سیاسی و گۆڤار و ئینان دەرکردووە هەندێکی تریشیان بە ئاشکرا بۆ بەپێی مۆڵەت پێدان مثلەن گۆڤارێک دەچێت بە ناوی ڕاستی لەلایەن کۆمەڵی لقی ژێکاتی کۆمەڵی تەڕژانەوەی کوردستان کە لە مەهابادا مزرا لێرە دەچەند کەسانێکە بوون بنهێنی کاریان کردو لە تەمەند حکوومەتی عراقی بەرتانی نێشتن ئەوانە ئیبراهیم محەممەد بووە سدیق شاوەیز بووە ڕعنا خان بووە ئیبراهیم محەممەد بووە زەکیە بابان بووە و چەندی کەسانی تر بوون گۆڤارێ بڵاوکراوەی کارنەکە بە ناوی ڕاستی زۆر هەوڵم داوە زۆر هەوڵمدا ئەوە ژمارەیەکی دەستکەوێن نییە بەدەستی ئاینوسیەوە زۆریان دەچیان چاپ ناکرا مامۆستا ڕۆنیۆش نەبوو ها دەستی بوو لەوانەیە بە شێوەیەکی تەقێکی ئەو کاتانە کرا بێت بەڵێ بەشازێکی سەرەتایی سێ ژمارە دەستچوو تارسەکانە دەنگی هەیە ڕەنگی نییە زۆر هەوڵمدا خەڵکی تر هەوڵداوە دەست نەکەوتووە کەواتە سلێمانی اینجا ئەو ڕاپەڕینانی کراوە ئێمە 6 ئەیلول یەکەم ڕاپەڕینی ئاشتی خوازیە کە لە ناوچەکە کرا بێت لە سلێمانی کراوە 6 ئەیلول 1930 بۆ داواکانی حکوومەتی داواکانی کوردە لە حکوومەتی عراقی ئەو خۆ پیشادانانە تەمەن کوشتاری لێکەوتووە برینار و دەزیرکردنیش مامۆستا عەبدولخالید دوا پرسیارم فەرموو زاراوەی هەڵمەت و قوربانی بۆتە نەریتێک بۆ سلێمانیەکان بە درێژایی مێژوو بۆ چۆن لەسەرەوە من خەری بێ شتێک بڵم ئەم زاراوەی شارە حیاتەکە ئەوە زاراوەیەکی بەڵێ تازەیە پێش ئەوە شاری هەڵمەت و قوربانیان پێوتووە کە کامەران موکری شاعیر ئەو شەیە ئەو دایناوە ئەو زاراوەیە ئەمە نەریتێکە لای سلێمانیەکان قوربانی هەڵمەت و قوربانی یاخی بوون لە دژی زۆرداری بۆ نمونە بەڵێ هەڵمەت و قوربانی مەبەستی لەوەیە کە شاری سلێمانی فشار و ستەمی قبول نەکردووە یاخێ بێت بڵێ یاخی بوون بووە حتا لە زمانی مەلەکی پێش مەلەکی کێسەکان هەندێکیانە باس کرد دوای مەلەکی لە زمانی عەبدولکەریم قاسم دوای زمانی عەبدولسەلام و تا دواتریش بەڵام ئەو شاری هەڵمەت و قوربان نەگەڕێت و بە ساڵی 50 کە کامەران موکری شاعیر ئەوەی لە سلێمانی ناوچووکە سلێمانی لە 1920 کە حکوومەتی عێراقی دامەزراوە تا ئەو کاتانش بە دواتریش بە دەیان ساڵ هەر شارێک بووە لە ڕووی ڕۆشنبیری و سیاسیەوە بەڕاستی ڕۆلی گەورەی بینی بۆی عەبدولسەلام عارف قسەیەکی ئەڵێن رأس الحية وتێتی رأس الحية في سلێمانی سەری مارەکە لە سلێمانی بەڵێ مامۆستا عەبدولخالید سابر سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ تەواوی زانیاریەکانت سپاس بۆ کەناڵەکەشتان سپاس بۆ زانیاریەکانت سپاس